ئەو دوولایەنەی ساڵانێک باشووری کوردستان گیرۆدەی دەستی ڕێککەوتنی استراتیژی 50-50 نێوانیان بوو. ئێستا خەڵک گیرۆدەی استراتیژی ڕێکنەکەوتنیانە. یەکێتی و پارتی گەرچی لەبارەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتەوە ڕێککەوتنیان واژۆ کردووە، بەڵام نەبوونی متمانە بە یەکتر وای کردووە هەنگاوێک لە جێبەجێکردنی ڕێککەوتنەکە نزیک نەبنەوە. سەرەڕای ناڕەزایی بوونی لەو پشکانەی لە هەرێم بۆی دیاری کراوە، یەکێتی وەرگرتنی پۆستی وەزارەتی داد لە بەغدا و پارێزگاری کەرکووکی بەستووەتەوە بە پێکێنانی حکوومەتەوە. پارتیش لە ناوخۆیدا پێکێنانی کابینەی نوێیەمی بەستووەتەوە بە کاراکردنەوەی پۆستی سەرۆکێڕێمەوە، بەڵام بەهۆی نەبوونی متمانە هیچ کامیان ناتوانن هەنگاوی یەکەمی ڕێککەوتنەکەیان جێبەجێ بکەن. پەرلەمانتارانی یەکێتی لە بەغدا نایشارنەوە هیچ ئاسۆیەک بۆ وەرگرتنی پۆستی وەزارەتی داد بەدی ناکرێت و دەژڵێن گەر ڕێککەوتنەکەی نێوانیان لەگەڵ پارتی ڕاست بێت دەبوو ئێستا وەزارەتی دادیان وەرگرتایە. ئەگەر ڕێککەوتنەکە پارتی لەسەری بڕوە بە بۆچوونی منە بێ وەزارەتی داد یەکێتی وەریگرێت، چکە بە مقابلی ئەوە یەکێتی تۆزێ خێراتر دەکات لە پێکەنانی کابینەی حکوومەتی هەرێم و ئەو بەپێی ئەو وعدەی کە دراوە بێ کەرکووکیش یەکلا بێتەوانێ ئەم محافیزە عەرەبە بگۆڕێ، محافیزێکی کورد دابندرێ کە خەڵکی کەرکووک ڕزگاری بێت، چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی سەربازیەوە. جا ئەگەر ڕێککەوتنەکە پابند بن پێوەی ئەبێ هەموو شتەکان حەل بێ. ڕاستت پێ بڵێم مراعاتی کەس نەگەین تا ئێستا لە بەغدا هیچ خەبەرێکمان نییە وەکو فراکسیۆنی یەکێتی بڵێن ئەوە بە پێی ڕێککەوتنەکە یەکێتی و پارتی فەرمو ئەوە وەزارەتی عەدل بۆ ئێمە وەکو پەرلەمانتار هیچمان نەبیستووە. تەجروبەیەکی خراپە بوو لە 4 ساڵی ڕابردووە. سەبەبەکە ئەوە بوو کە خراپ بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە وە ئەکات کە لاسەنگی دروستەکات و نەبوونی متمانە دروستەکە بۆ ئێمە دووبارە نەبێتەوە، چ بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان کرابێت چ بەرامبەر هێزی سیاسی تر کرابێت. زیاتر لە 169 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت پێکێنانی حکوومەت بۆ هی ناکۆکی نێوان یەکێتی و پارتی و ڕێکنەکەوتنیان لەسەر پۆستەکان دواکەوتووە. لە ئێستاشدا گەرچی 15 ڕۆژە و دوو حیزبە ڕێککەوتنیان لەسەر خواستەکانی یەکدیواژۆ کردووە، بەڵام هیچ بڕگەیەکی ئەو ڕێککەوتنە جێبەجێ نەکراوە. مامۆستایەکی زانکۆش دەڵێت سازان و نەسازانی یەکێتی و پارتی لەسەر پۆست و بەرژەوەندی حیزبی و شەخسیە و هەمیشە زیانیشی بۆ خەڵک بووە. دەژڵێت نەبوونی متمانەیان بە یەکتر وای کردووە ڕێککەوتنەکەیان نەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە ماوەکانی ڕابردوودا چەندین ڕێککەوتنامە لە نێوانیان ئەنجام درا، ئەم ڕێککەوتنامانە وەکو پێویست لە نێوانیاندا جێبەجێ نەکراوە، بۆیە ئەوە بۆتەوەی کە بێمتمانەیەک لە نێوانیاندا دروست بێ و ناچارێکن لەگەڵ یەکتردا ئیشکەن و محکوم بووی کە لەگەڵ یەکتریشا کار بکەن. ئەم وای کرد کە جۆرێک لە متمانی لە نێوانیاندا بێتە ئارەوە، تەنانەت تا ئەو کاتی کە ڕێککەوتنیش ئێستا لە نێوانیاندا کراوە هێشتا چۆنەڵی بێمتمانی لە نێوانیاندا هەیە و ئەیانەوێ هەنگاو بە هەنگاو لە مقابل یەکتر خاڵەکان جێبەجێ بکرێت. بۆ نمونە لایەنێکیان پارتی بۆ نمونە لە خاڵێکی بۆ منە پارێزگاریکردنی بێتە پێشەوە ئەو جایەکی نیشتیمانی لە پێگەیانی حکوومەت بچێتە پێشەوە. ئەوە یەکێن کە متمانەیان بە یەکتر نییە. بە بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسی ڕێککەوتنەکەی نێوان یەکێتی و پارتی هێندە متمانی بە یەکێتی نەداوە کە فراکسیۆنەکەی تەنانەت بۆ کاراکردنەوەی پۆستی سەرۆکێڕێم بگەڕێتەوە پەرلەمان. بەپێی زانیاریەکانیش پارتی گەر بە زۆرینەی سادەی ناو پەرلەمان و بێ یەکێتیش بوو بێت دەیەوێت پۆستی سەرۆکێڕێم کە کۆسپی گەورەی پێکێنانی کابینەی نوێیەم و گرفتە گەورەکەی ناو ئەو حیزبەشە کارا بکاتەوە کە ئەوەش پێدەچێت ناکۆکی نێوان ئەو دوولایەنە سیاسیە هێندەی تر ئاڵۆز بکات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.